بەڵە بەخسەکنی زیاتر لە بارینە ڕزایەتی کریسیانەکان دژی مەرسومێکی سەرۆک کۆماری عێراق لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز پترۆس نەباتی نووسەر و کەسایەتی کریستیانیمان کردو. بەڕێز پترۆس نەباتی بەخێر بن. خۆش بیدیاپاس زۆر سوپاستان دەکەم بۆ دەرفەتە. سوپاس بۆ ئامادەبوونیەوەش. ئێوە بۆ ئەو مەرسومەی سەرۆک کۆماری عێراق بە سوکایەتی تێگەن لە بەرامبەر تانەکراوە. بەێ بەڕاستی ئەوڕۆ ئەو باسی ئەو راپۆرتە باسی ئەو ڕێپێوانایە کە لە عەنکاوە کرا، چونکە زۆربەی هەرە زۆری کریسیانەکان لە ناو عەنکاوەنا. ئێستا عەنکاوە بوویتە تەقریبەن ڤاتیکانی مەشرق، یعنی یەکەمین وجودی کریسیان پەیابوونی کریسیانەکان لە هەموو جۆرە کەنایسەکان لە ناو عەنکاوەیە. تەجەموعێکی زۆر گەورەیە، گەورەترە لە تەجەموعەکانی هەموو شەرق ئەوسەط لە عەنکاوەی بێجگە لە عێراق، چونکە لە مووسڵ و لە هەموو شوێنێک لە نینەوە هەموو ئەمانیان دیتیە لە کوردستان و لە عەنکاوەی بووە نیشتەجێی هەموو ئەو کریسیانانە. ئەو مەرسومە دوو مەرسوم هەبوو. مەرسومی ١٤٧ لە 10 تەمووز ساڵی 2013 مام جەلال بەرەحمەتی دەری کردبوو بۆ ئەوەی پاتریەرکی کەنیسەی کردانی، چونکە کەنایسی تر بێجگە کەنیسەی ئاشووری ئێستا پاتریەرکەکەی هاتە ناو عەنکاوەی ئەویش مەرسومی خۆی دەویتن. کەنیسەی کردانی کە گەورەترین کەنیسەی عالەم و هەروەها ئەوەی عێراقیە، هەموو ساڵێک یعنی هەموو وەختێک هەموو زەمانێک لە وەختی عەباسیەکان مەرسومێک دەردەچوو بۆ ئەوەی ئەو مەرسومە پێی ئەو مەرسومە یا مەرسومی جمهوری بوو مەلەکی بوو، بە پێی ئەو مەرسومە تەوەلدی ئەوقافیان دەکردی کەنیسەی بۆ ئەوەی لە وەختی عەباسیەکان بۆ ئەوەی بڵێن کە خەلیفەی موسڵمانەکان یا خەلیفەی عوسمانیەکان یا جەماعەتی حکومەتی عێراقی تەدەخولی ئەوقافی کەنیسە ناکە. پاتریەرک متوەلیە یعنی کەنیسەی ئەوزە سەلاحیاتی ئەو پاتریەرکەی دەیاندایە مەترانەکان دەیاندایە قەشەکان بۆ ئەوەی تەوەلی هەری کەنیسەیەک ئەوقافی خۆی، یعنی لە بۆ مەسەلەن پارە سەرفکردن لەسەر کەنیسەی بۆ تەرمیم بۆ هەموو شتێک بۆ ئەوەدانکردنەوەی ئەوە حایدی بە کەنیسە بوو. کەنیسەی کردانی ئەملاکی زۆرە، عارجی زراعی هەیە، ئەوەی هەیە. وەختی مام جەلال مەرسومێکی جمهوری ئەگەر هەتانە حەزم دەکرد پیشانی بدەن، مەرسومێکی جمهوری ڕێک و بە پوختە دەریان هێنایە بە ژمارەی ١٤٧. ئەو مەرسوم جمهوریەت تەخویری پاتریەرکی کردانی کردیە مارلوی ساکۆ کە ئەو تەوەلی ئەوقافی بکاتن و ئەو تەنسیب بکرێتن، چونکە لە پاش ڕۆمە دەبایە مەرسوم جمهوری دەربچی، لە پاش ڕۆمە تەنسیبی دەکاتن بەڕسمی. سنهۆدس اختیاری دەکات، سنهۆدس مەجموعەی ئەساقیفەی هەموو عێراق اختیاری پاتریەرک دەکات، دوایی پاپەی ڕۆمە موافقەی دەکات دینیەن، یعنی بە شێوەی ئاینی کە دەڵێ ئەمن موافقم لەسەر تەوەلدی پاتریەرک. دوایی دێن ڕئیس جمهوری ئەوەی دەردەکرد مام جەلال دەری هێنایە بەرەم بە ١٤٧ لە 10 تەمووز ساڵی 2013. ئێستا مەرسومی ئەوەی تر هەیە دەری هێنایە، ئەمن هەر زۆر ئەوەم پێ سەیرە، چونکە من قانونیمە و دەستورم خوێندیە، دەڵێ بە پێی مادەی 47 بە پێی مادەی 47 دەستور ڕئیس جمهوری سەلاحیەتیان دایە بۆ ئەوەی ببیتە پارێزگارێک بۆ ئاشتی کۆمەڵایەتی، بۆ ئەوەی محافەزەی لەسەر مکەونات و قەومیات و نەتەوەکان و ئاینەکانی ناو عێراق، نەگناو بەس عێراق بەغدا و ئەوانە ئیلا دەبی لە کوردستانی و هەموو ئەوەی هەڵستایە ئەوەی دەرهێنایە حتى تەوقیعیشی لەسەر نییە. یعنی مەسەلەن هەر مەرسومێک جمهوری دەردەچی سەرەوە بسم الله الرحمن الرحیم مەرسوم جمهوری ژمارە ئەوەندە فلان و دوای تەوقیعی خۆی نەشر یان کردیە لای ئەعلام ئەو تەوقیع عەبدوڵەتیف ڕەشید لەسەری نییە ئەسڵەن. یعنی دیارە ئەو ڕئیس جمهوریەی بە احترامەوە بەڕێز، یعنی نازانم ئایا مستەشارەکەیان دەرهێنایە یا شتێکی تر دەرهێنایە بەبێ ئەوەی تەوقیعی لەسەر بیتن. هەڵستایە ئەو سەلاحیەتەی کە ویستا کۆی هەبوو لە پاتریەرک وەریگرتیە کە وەربگریتن زۆر تەسیر دەکات لەسەر کارەکانی ئەو پاتریەرکەی بە شێوەی ڕسمی، چونکە کاری ئاینی تەسیر ناکە. ئەو پاتریەرکە منسوبە لە ڕۆما، بەڵام لە کاری
حكومي رسمي هروها بعيني شت بعيني شوين کار دەکاتن لەسەر مەترانەکانی تر کە ناتوانن ئەوقافی کەنیسەی بەڕێوە بن ئەوەیە تەئسیرەکەی بەڵێ کەواتە لە سەردەمی عەباسیەکانەوە ڕێگەیان پێدراوە مەرسومیان بۆ دەرکراوە بەڵام سەرکۆماری ئێستا عێراق وەکو تۆڵی بەم شێوەیە دەتوانین بڵین پێچەوانەی دەستور بووە ئەم ڕیاری طبعا پێچەوانەی دەستورە ئەو ئیشارەی کردیە لەسەر مادەی 47 دەستوری دەلێ ئەمن یعنی حقی خۆمە مەراسیمی جمهوری لە مادەی 47 دەلێ حقی ڕێی جمهوریە مەراسیم دەربین بەس کە مەراسیم دەردەینی کو بۆ ئەوەی یەکەمین حقی مکەونە حقی قومیات و مکەونان محافظە بکە محافظەی لەسەر دەستور بکە چونکە جهەتی ڕئیسیە ڕێی جمهوری جهەتێکی ڕئیسیە بۆ محافظەی لەسەر دەستور ئەو وەکو حرەسە بۆ دەستور وەکو پارێزەرە بۆ دەستور ئەتو کە دەستورێکی نەتوانی بەو دەستورەی ئەتو ئێستا مەسەلەن بووە هەرا لە بینی هەموو مەسیحیەکانی عێراق کو دەبی و ئیهانەیە لە بۆ پاتریەک ئەوە یەکێک لە کە خەرقی دەستورە بێجگە لەوەی یعنی خەرقی دەستور زۆر دەگرێتن لە عێراق ئەوەش لەسەر کریستیانەکان خەرقی دەستورە بەرامبەری کریستیانەکانی هەموو عێراق و جیهان بەڵێ کریستیانەکان لە عێراق ڕوبەڕووی زوڵبێکی زۆر بوونەتەوە ناحەقی زۆریان دەرحەق کراوە بەشێکیان ناچار بوون ڕوو لە دەروی وڵات بکەن و بەشێکیشان هەرێمی کوردستانیان هەڵبژارد وەکو پەناگەیەک بۆی لێرە پارێزراو بن پێتان وایان بڕیاری سەرۆک کۆمار بڕیاری خۆیەتی وەکو مافێکی دەستوری خۆی بەکاری هێناوە کە دەڵێت بەپێی دەستورە یان ئەوە تا لەژێر فشاری لایەنی سیاسی و مەزهەبیان بڕیاریدا من واتێ دەگەم لە بن فشارێکی زۆر گەورە بووە و ئەوە هەیە یعنی گروپێک هەیە بەو دوو ڕۆژانە تەئیدی ئەو گوتیان ئێمە تەئیدی ئەو هەنگاوە دەکەین کە ڕێز کە سەرۆک کۆمار وەرگرتیە ئەوانیش چار ئەندامی پەرلەمان کە سەر بە بابلیۆنن ئەوانە تەئیدیان کردیە گوتیتیان ئەوە شتێکی ڕاستە ڕئیس جمهوری کردیە ئەوان دەڵێن ئەمە دەمانەوەی قانونێک دەربینین قانونی ئەحوالی شخصی قانونی ئەحوالی شخصی ڕاستە لە دەستور هاتیە کە مەسیحیەکان دەبی قانونی ئەحوالی شخصیان هەبی بەڵام کەنیسەکانی ئێمە زۆر دوورن لە دەرکردنی ئەم قانونە و لە ماوەیەکی زۆر لە 2005 دەستور دەرچووە حتا ئێستا اتفاقیان نەکردیە و زۆر زەحمەت اتفاق بکەن بۆ ئەوەی قانونێکی ئەحوالی شخصی دەربچی بۆ مەسیحیەکان بەتەنێ ئێمە اعتماد دەکەین لەسەر قانون شخصی عێراق يعني لسر قانون شخصي بهموش تك لسر عراق ومحاكمي خومانايا محاكمي كنسي خومانايا هر كنيسة محاكمي خوي هي كنظر دكاتن بمسالي جنهنان بمسالي دزجيران واوشتانا همو اوان ريك دخل او زور زحمة قانون دواي دليان قانوني اوقاف قانوني اوقاف كنيسة كان لو وقت عباسية كان حتى يستا حكمت على قينية باوقافي كنيسة چونکە کەنائیس ڕەفزیان کردیە چ ڕێکارێکە گرنە بەرامبەر سەرۆکۆماری عێراق وەکو سەرۆکی کەنیسەی کلدانی لە عێراق ئەڵێ ئەگەر چارەسەر نەکرێ پەنابینە بەر وڵاتانی نێودەوڵەتی و هەروەها کۆمەڵگەی وەڵا زەختی دووەلی ئەمن لێم وایە چارەسەر ناکرێت بەڵام شتێگەیە یعنی ئەو دڵێ قانون نییە ئەوە یعنی شتێکی بەڵام هەر عەرفەک بە شێوەیەکی قانونی ئەم بخۆم قانونمان خوێندیە قانونم تەواو کردیە هەر عەرفەک بیتن يعني هەر عەرفەک ساڵەکانی پێشوو لەسەری بڕۆن قووەتێکی قانونی قاعدەیەکی قانونی وەردەگریتن ئەم عەرفە زۆر لە مێژان بوویتە قانون ئێستا مەسەڵەن ڕێی جمهوری لۆ دەستور نەیگوتیە ببیتە لە کورد ببیتن بەڵام لۆ ڕێی جمهوری لە کورد و ڕێیس وزەرا لە شیعە و ڕئیسی پەرلەمان أو عرفة أو بيت عرف يعني هم صالح هم جاريش هر 4 سال أو رئيس جمهورية كردي كان عبد اللطيف رشيد بو عرفة هاتيا يعني تو هر عرفة كقاعدة قانوني وربيجري دبي تطبيقي بكي وقانون بەڵێ بەڕێز پترۆس نەباتی نووسەر و کەسایەتی کریستیانی لە ئەستۆدیۆ ئامادە بووی سپاس بۆ ئامادەبوونتان و ئێمە حاضرین بۆ کەی 24 هەر وەختێکتان دەوێ حاضرین سپاس بچارە هەموو کات لە خزمەتتان سپاس بۆ ئامادەبوون بژیت